تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون. بەڕاستی خوا فەرمان دەدات بە دادپەروەری و چاکەکاری و یارمەتیدان و بەخشندەیی بە خزمان و قەدەغە لە گوناه و تاوان و دەستدرێژی دەکات بۆ سەرماڵ و نەفس و ناموس و ئامۆژگاریتان دەکات بۆ ئەوەی یادەوەری وەربگرن و تێفکردن و هەر چاکە بکەن. سوورەتی ئەلنەحل. ئەم ئایەتە پیرۆزە شەش مناغی گرنگی ئەرێنی و نەرێنی دەخۆ دەگرێت. عەدالەت دیسپلینێکی وەهایە کە پێگەیەکی زۆر گرنگی لە دیندا هەیە، تەنانەت هەندێک بە یەکێک لە چوار بناغە بنەڕەتیەکەی دین دەیانناوە. ئەم چەمکەی کە لە قورئان و سوننەتدا هەندێک جار بە بەندایەتی و هەندێک جاریش بە عەدالەت دێت، چەمکێکی گشتی وەهایە کە دەکرێت چەندین شتی بۆ لا بگەڕێنرێتەوە. بۆ نمونە لەم ئایەتەدا دەگونجێت هەر یەک لە چاکەکردن و یارمەتیدانی کەسانی نزیک و گەیشتن بە شعوری ئەحسان کە دەکرێت ببرێنەوە سەر عەدالەت، خۆی لە خۆیدا گەر عەدالەتێک کە بە مانای بەندایەتی بێت لە تاگیان کۆمەڵگەیەکدا بە تەواوەتی نەچەسپا بێت، چاوەڕێکردنی هاتنەدی بابەتەکانی دیکە شتێکی بێهودەیە. بەڵێ ئیحسان بێ عەدالەت نابێت، بەبێ ئەو یارمەتیدانی خزم و کەس و کار ڕوونادات. بە تایبەت ئەو مانایی ئیحسان کە لە فەرمودەیەکدا هاتووە بەوەی بریتیە لە بەندایەتیەک بۆ خوا وەک ئەوەی بیبینێت هەرگیز نایەتە دی. ئیحسان وەکو لەسەرەوە ئاماژەمان بۆ کرد، ئیحسان بریتیە لە پەرستنی خوای گەورە وەک ئەوەی بیبینین. ئەوەندە هەیە ئەم هەست و بیر و وێناکردنە پێویستە لەسەر ئیمانێکی پتە و بنیاد بنرێت و حەقیقەتی ئیمانیش بە بناغەکانی ئیسلام بچەسپێنرێن هەتا شعوری ئیحسان میوەی خۆی ببەخشێت. یارمەتیدانی خزمان، یارمەتیدانی کەسە نزیکەکان یان یارمەتیدانی خەڵکی بە شێوەیەکی گشتی بە مانای بڵاوکردنەوە و پەرەپێدانی شعوری ئیحسان دێت. ئەگەر لەم ڕووەوە لێکدانەوە بۆ ناوەڕۆکی ئایەتەکە بکەین، عەدالەت هەم بناغە و هەم سەرچاوەی ئیحسانە و ئیحسانیش هەمان شتە بۆ چاکەکاری. هەرچێ و بناغەیەیشە کە وەکو شتانی نەرێنی باسکراون لە سەرەتادا ئەلفەحشا ناوی هاتووە، پێدەچێت لەبەر ئەوەی هەم لەسەر ئاستی تاک و هەم لەسەر ئاستی کۆمەڵ سەرەتا هەموو جۆرە خراپەیەک بە ئەلفەحشا پلەی یەکەمی پێ بڕابێت، چونکە وەکو لای هەمووان ئاشکرایە ئەو کۆمەڵگایانەی بەدرەوشتی تیایاندا بەربڵاوە هەموو خراپەکاریەکانی دیکەیش بە ئاسانی تیایاندا ڕوو دەدەن و بە تێپەڕبوونی کات کۆمەڵگا بە تەواوەتی لە شیرازە دەردەکەن. لەمڕووەوە نابێت هەرگیز بەکەم و بچووک تەماشا بکرێت. ئەلمونکر بە مانای کردن و ئەنجامدانی ئاشکرای ئەو شتانە دێت کە خوای گەورە قەدەغەی کردوون، بەواتایەکی تر بە مانای یاخیبوون دێت لە بەهاگەردوونیەکان و لەلایەن هەموو میلەت و دینێکەوە لۆمە کراوە. ئەلبەغا واتە سەرپێچی و لە سنوور دەرچوون. ئەم سیفەتە نەرێنیەش لە ژیانی تاک و کۆمەڵدا بە شێوازی جۆرا و جۆر خۆی دەردەخات. دەتوانرێت بۆ وترێت هەر لە ستەمکردن لە خودەوە هەتا لاساری بەرامبەر بە دایک و باوک و تێکدانی ئاشتی و ئاسایشی کۆمەڵگا و ئینکاریکردنی بوونی خوای گەورە دەگرێت. وەکو چۆن لە عەدالەت و ئیحسان و چاکەکاریشدا بینیمان، بە هەمان جۆر ئەلفەحشایش هەم بناغە و هەم سەرچاوەی ئەلمونکرە و ئەلمونکریش هەمان شتە سەبارەت بە ئەلبەغا. بەڵام بە گوێرەی مەسەبی حەنەفی واوەکە کە بۆ کۆکردنەوەی ڕەهایە جەمع الموطلق لە ئایەتە پیرۆزەکەشدا هەر یەک لە بابەتە ئەرێنی و نەرێنیەکان بەم جۆرە واوەوە بەیەکەوە بەستراون، وەلێ کاتێک بۆچوونی شافعیەکان بە هەند وەردەگیرێت لە هەمان کاتدا لە واودا ڕیزبەندیەک بوونی هەیە. لەمڕووەوە ئەو بابەتە ئەرێنی و نەرێنیانەی کە لە شێوەی زنجیرەیەکدا باسمان کردن و وەکو هۆکار و ئەنجامی یەکتر نیشانماندان گونجاوە لەگەڵ ژیری مرۆڤدا. بە کورتی وەکو حەزرەتی ئیبن مەسعودیش ئاماژەی بۆ دەکات، پێدەچێت لە قورئاندا ئایەتێکی دیکە نەبێت
کە بە وێنەی ئەم ئاەتە خێر و شەڕی پێکەوە لە خۆیدا کۆ کردبێتەوە و دەتوانرێت چەندەها بەرگ کتێبی لەبارەوە بنووسرێت.